لێرەوە ئەچمە سەر ئەوە هەر پێشەکیەک بوو ها پەلەمە کرد ئەچمە سەر خیانەتەکانی بنەماڵەی بارزانی خۆشەویستە بوو لە شوێنەکەم گەرمە و ناشمن پەنجەرەکە بکەمەوە چونکە دەنگم ئەڕوات کە وەختێ بە مێژووی پارتی و بنەماڵەی بارزانیە ئەچیتەوە ڕێک بۆ خۆ سەر دەئاوسێ بەڕاستی یعنی ئەم بنەماڵەیە تەنها کوردیان کوشتووە خۆ ئەو نەبێت تۆ بڵێ وەڵا ئەمام شەڕی ئێرانیان کردبێ یا هی تورکیا یا هی عێراق یا هی ئەلەم بابەتانە تەنها بەس کوردیان کوشتووە بەڕاستی لە گوندی کەڵەکنەوە دەست پێکەم کەڵەکی باشە شەیەکردنی حسێن ئاغای سوورچی ئەوەی کە بنەماڵەی بارزانی بەو گوندە و بۆ عەشەتەی کردووە بەڕاستی لە دنیای نمونەی نییە لە دوای ئەنفالەکانی سەدام حوسێنەوە یەکەم ئەنفال کە کرابێ ئەنفالی سوورچیەکان بووە ئەنفالی ئەو بنەماڵەی حسێن ئاغای سوورچی بووە کە لە کەڵەکین بنەماڵەی بارزانی کردی باشە سامانەکەیشیان دزی گوندەکەیشان بەسەرا تەخت کرد خانۆکەیشان بەسەرا ڕووخان چەندین کەسیشیان تیا کوشت وە کابرا خۆشیان شەهید کرد بەڕاستی ئەمە کارەکانی بنەماڵەی بارزانیە برادۆسیەکان هەر لەبەرەوەی کە لە ناوچەکەیە چەند کەسانێکیان یارمەتی پگریلاکانی پاپەکەیاندا بوو لە چاخانەی هۆقەباز نازانم مەطعەمە ڕیستۆران دەچێ لە هەولێر شتێکیان بۆ سازکردن بۆ ئەوەی مەجموعەی خەڵک لەو عەشەتەی کە دەوڵەمەند و پارەدارن سەرکوتیان کردن و سامانەکان بدزن بۆ خۆیان بەڕاستی ئەوە بنەماڵەی بارزانی من لێرەوە بە هەمووتان ئەڵێم بە درێژایی لە ساڵی 60ەکانەوە هەر عەشیرەتێک وەکو عەشیرەتی هەرکی وەکو سوورچی وەکو برادۆسی وەکو زیێباری وەکو هەموو ئەوانەی تری زۆربەی ئەوانەی کە بوون بە جاشی حکوومەتی بەعەس لەبەر زوڵم و ستەم و تعدای پارتی و بنەماڵەی بارزانی بووە ئەگینا ئەوە نەبوو بێ خۆیان قەناعەتیان بە جاشیاتی بێ نە مەجبور بوون بەڕاستی بنەماڵەی بارزانی ڕۆشون داگیریان کەن تعدایان لێکەن ماڵیان بخۆن سامانیان بزن مەجبور ئەوانیش هیچ چارەیان نەماوە ئەم پەڕی گرتووە بە ناوی کوردایەتی و کوردستان و شۆڕشەوە لەو بێنا ئەوی چی بکات مەجبورە بڕات بێ بە پیاوی حکومەتە یەکلادیەکانی عێراق و بە جاژ ناویان بێنن ئەگینا ئەوان لە بنەماڵەی بارزانی هەزار قاش شەریفتر بوون بەڕاستی باشە هیچ مستشارێ هیچ جاشێ بەقەدەر بنەماڵەی بارزانی زەربەی لە کورد و لە مێژوەکەی نەداوە و بەقەدەر ئەوانیش بەڕاستی کوردی نەکوشتووە ئەمە ڕاستی بۆیە زۆربەی عەشەتەکان چوون بوون بە جاشی بەعدە داخی بنەماڵەی بارزانی من لێرە دانیشتوم بۆ نمونە من لە باردینان لە شوێنەکەم عەشەتێکم هەیە بنەماڵەی بارزانی تعدام لێکە یەک عەرز و ئاوم داگیرەکە یەک ئەڵێ ببی بە نۆکەرم یەک ئەڵێ ببی بە پیاو و موسەرم بۆ داخی من سەری بۆ داناخەم هیچ چاری تریشم نییە بڕۆم بۆ کوێ یا بم بە پیاوی تورکیا یا بم بە پیاوی سووریا بم بە پیاوی عێراق چاری ترم نییە بەڕاستی لەبەرەوە ئەوانە هیچی تاوانبار نییە بنەماڵەی بارزانی تاوانباری یەکەمەکە تعدای لە خەڵک کرد ئەمانە کە باسیەکەم خۆشەویستان بە سەریعی پیاڕۆم بۆی زۆر کاتان نەگرم بەڵام هەمووی بەناوە و هەموویشی بە کاتە بەڕاستی کە بۆتان باسەکەم لەسەر شاشەکەم هەیە و پێشم بەنووسین بڵام کردەوە چونکە ئەزانم خەڵکی ئێمە ئێستا زۆر تااقەتی خوێندنەوەی نییە بۆیە من زۆر جار ئەمەوەیە ئەو شتانشی کە ئێنووسم بۆشتان بخوێنمەوە بۆ ئەوەی کە تااقەتتان بێ گوێ لە مۆزوعەکان بگرن وەکو وتمان کە بنەماڵەی مەلا مستەفا بۆ یەکەم جار لە تاریخی ئێمەیە ترۆر و کوشت و بڕی هێناوەتە ناو کایە سیاسیەکانەوە لە باشووری کوردستانە لە ڕووسیایش هەر بە هەمان شکڵ بەڕاستی کاری کردووە لە ساڵی 1959 عەبدولکەریم قاسم لە بارەگای تایبەتی خۆی لە وەزارەتی بەرگری ئەوێ مەلا مستەفا و ئەحمە ئاغای زێباری ئاشکاتەوە کە کێشەیان بووە ئەحمە ئاغای زێباری ڕووە کاتە عەبدولکەریم قاسم ئەڵێ ئەگەر مەلا مستەفا ڕاست ئەکا ئەگەر خاوەن عەشیرەتە با 5 پشتی خۆی بڵێ بەڵام من ئامادەم 12 پشتی خۆم ئەڵێم لەسەر ئەم قسەیە لە ساڵی 1960 واتە چەند مانگێک دوای ئەوە هەر لە مووسڵ مەلا مستەفا ئەحمە ئاغای زێباری تیرۆر کرد کوشتی جاسەیری کەن کە بنەماڵەی بارزانی چی کوشتووە لە مێژووی ئێمەیە خۆشەویستە ئەو مەلەفانە هەمووی ببیستن ئەزانم زۆریانم باس کردووە بەنووسین و زۆرتان گوێتان لێ بۆ خوێنتانەوە بەڵام وەکوتم بەدەنگ بیبیستن بۆ مێژوو بمێنێتەوە و ئەتوانن باشتر گوێشی لێ بگرن بەڕاستی بە فەرمانی مەلا مستەفا
هاوسەری کوڕە گەورەکەی کە ناوی عوبەیدوڵڵایە لە دوای یا بەعزی ئیعدامی کرد باشە واتە بووکەکەی خۆی ئەوەی کە ژنی عوبەیدوڵڵا بوو مەلا مستەفا فارس باوا ئیشی لە پیاوەکانی خۆی نات لە هەولێر بە مناڵەکەی سکیەوە کوشتیان ئەو ژنێشیان کوشت ئێسەیش ئەزانم خزمی فارس باوا هەموو کەسێ وایە کەوتە تۆ ئەڵێ فڵان کەس ئەوەی کردەسەیەن کاکەوانی و مێژووانی و ئەوە ڕاست نییە بەڵام هەمووی ڕاستە بەڕاستی کەس ناتوانێت ئەمانە پێچەوانە بکاتەوە تاقەیەک پێشمەرگەی ژن کە ناوی مانگرێتا بوو لە ناو پارتیا هەبوو زۆر جوان بوو ئەوەی کە سامی عەبدوڕەحمان ئەڵێ حەقەبینەری بۆ شاجوانی جیهانی لەگەڵ مەلا مستەفا پەیوەندی سێکسێ بێ حەمایل خان پێزانێ کۆمەڵ پێشمەرگەی خۆی نات اغتسابیان کرد دوایش کوشتیان باشە مەلا مستەفا لە دوایە وتی ئەوە بێئەخلاق بوو بۆیە کوشتمان ئەوە ئەخلاقی مەلا مستەفا بوو بەڕاست لە 64ەوە لە 67 یەک کۆمەڵ پێشمەرگەی حیزبی دیموکراتی ئێران بەدەستی مەلا مستەفا و پارتەکەی شێر کراوە کەسێک و برایمە سوور محەممەد دەلاوەی خەڵکی ناوچەی خانێ لە گوندی ئالانە پارتیەکان شەهید یەکەن و تەرمەکەی ئەدەنەوە بە شای ئێران لە مانگی سپتەمبەری 1967 مەلا ڕەحیمی وەرتێ ئەویش بەدەستی پارتی بنەماڵەی بازانی ئەکوژێ وەگو لە بارانیەکە ساڵح لاجانی خۆی و دەستەکەی کە لە پاش کوشتنی مەلا ئاوارە هاتبووە دەسەڵاتی مەلا مستەفا ئەوانش هەموویان ئەگرن و هەمووشیان گول لە بارانەکەن و ئەیان کوژن شەیدیانەکەن هەر لەو مانگەیە ئەو کەسانش کە ناوەکە نووسیون وەکو سوارەی سەکری ئەسکەندەر عەلی محەممەد موئمینی حەبیبی ئەبابەکر جعفەری ئەبابەکر منتەقیمی قازی لەگەڵ دەیان پێشمەرگەی ترا بەدەستی پارتی شەید کراون دەیانتەوە بە ئێران ئیتر هەمووتان ئەزانن کە لە مانگی 1968 چۆن هەردوو شۆڕژێر سلێمانی موعێنی و خەلی شەوباش لە دیلمان بنەماڵەی بازاری شەیدیان کردن تەرمەکەی موعێنیشیان دایەوە بە ساواکی ئێرانی دڵشاد ڕەسوڵ و مەلا ئاوارە و ئەمانە هەموویان بەدەستی مەلا مستەفاوانە ناوچون و کوژاون سعید یاڵچی سکرتێری پارتی دیموکراتی کوردی باکوور محەممەد بێگی دکتۆر شڤان حەکۆ بروسێک هەموو ئەمانە لەلایەن مەلا مستەفاوە شەهید کراون و تیرۆرکراون و کوژاون لە ئاخرین کۆتاییەکانی ئاش بەتاڵە مەلا مستەفا فاخر مێرگە سووری و خێڵەکەی هەموویانی قەت و عام کرد ئەمەیە شۆڕشەکەی پارتی بنەماڵەی بازانی کە جگەل لە کورد کوشتن هیچ شتێکی تری نەبوو بەڕاستی سێری خۆشەویستان مەلا مستەفا ئەم هەموو نۆکەرایەتی کردووە بۆ شای ئێران و بۆ ساواک کەچی لە دواییە ئاش بەتاڵیان پێکردن خۆشەویستە هیچ ئیسفادەی نەبوو ئەم هەموو فایلەی کە کاتی خۆی باسم کردووە عەزیزان فایلەی گفتوگۆی نێوان پارتی و ڕژێمی عەبدولسەلام عارف لە 1964 ئەم فایلە دەیان کوشتن و خیانەتی تێدایە خۆشەویستە فایلی هەمەدان باڵی مەلا مستەفا و باڵی مەکتەبی سیاسی پارتی بە سەرۆکایەتی برای محمود جەلال تاڵەبانی دەیان کارەسات و ڕووتا و بەریەکەوتنی تێدایە بەڕاست ڕۆڵی حیزبی شیوعی عێراق لە قوڵکردنەوەی کێشەکانی ناوخۆیە لە هەردوو باڵەکە لە 63 ئەویش بۆ خۆی داستانێکە بۆ خۆی کە پڕە لە مەئسات و کوێرەوەی بێژووی بۆ نمونە فایلی قوربانیەکانی کانی ماسی ئەوەی کە پیاوەکانی پارتی و بنەماڵەی بازانی ئەو ڕەحمانی ساڵحی خلەیان بە زیندوی سووتان لە 63 بۆ 64 هەمووتان ئەیزانن کارەساتی هەکاری کە 600 پێشمەرگە یەکێتی تیا شەهید کرا ئەوەشان هەمووتان بیرتانە بەڕاستی فایلی ڕاژان و فایلی بەرەیجووت و ئەمانە هەمووی ئەمانە فایلی قەبەقەبەن لە مێژووی پارتی و بنەماڵەی بازانیە کە جگەل لە کوردکوشتن و خیانەت هیچی تری تێدا نییە فایلی خیانەتی سیوێشی ئاب کە پارتی لەشکری عێراق ئەهێنێتەوە بەس لە ناوچەی هەولێر و ئەوانە زیاتر لە 1650 کوش شەهید کراوە بەدەستی پارتی و بنەماڵەی بازانی و بەدەستی لەشکری عێراق لە سیوێشی ئابە
باشا تەنها لە منتیقەی تەختەخ و ئەوانە زیاتر لە 12 ژن اختصاب کراون لەلایەن جامانە سوورەکانی بنەماڵی بازانیەوە تەنها یەک عیبیان هەبووە لەبەرەوەی کە براکانیان مێردیان کەسوکار یەکێتی بووە بەڵام جامانە سوورەکانی بنەماڵی بازانی تعدایان لێکردوون. فایلی ئاش بەتاڵەکەی ساڵی 1975 هیچ 14 ساڵی نەتەوەیەک کە دەیان ملیۆن دۆلاری دزی مەلا مەستەفا ڕۆژ بۆ ئێران هەموو خەڵکی ئاوا بێکەس بەجێهێشت. باشە فایلی دیارنەمانی هەموو سەرەت و سامانی ئەم شۆڕشی ئەیلولەی کە لە 1975 مەلا مەستەفا ئاش بەتاڵی کرد. باشە تەنها لە باڵی مەکتەبی سیاسی و باڵی مەلا مەستەفایە بەدەیان کەس شەهید کراون کە ئێساش کەس ناویان نابا هەر بەس کوژراون و تەواو. باشە بڕۆن فایلی نێوانی قیادەی موقەتە بە سەرۆکایەتی ئیدریس بازانی و مەسعود بازانی بخوێننەوە لەگەڵ ڕژێمی پاشایەتی ئێرانە لە 75 هەتا 1979 کە ئەم بنەماڵەیە چ نۆکەرایەتێکیان کردووە بۆ ئێران. بچین بیخوێنەوە. ئەوە باسی قەتڵ عامی بنەماڵی مێرگە سوورەکانیشمان کردووە ئەو هەمومان ئێسایی. هەر ئەم بنەماڵی بازانیە بە سەدان خێزانی هەر بازانی ڕاوناوە بۆ باوەشی ڕژێمی عێراق لە ساڵی 74 مەلا مەستەفا خۆی ئەوەی کردووە ئەوەی کە پیاڵن خوشیدیەکان مەلا مەستەفا کە ڕاویناون. فایلی لە ناوبردنی بازانیەکان لە قوشتەپە لەلایەن ڕژێمی عێراقەوە بەرهەمی ڕێکەوتنی ڕژێمی عێراق و بەرهەمی ڕێکەوتنی ئیدریس بازانی بوو. خۆشەویستە ئەوان کردیان لە شەڕی ناوخۆی 91 شەوە تاوەکو 96 لە دوای ڕاپەڕینەوە حسابیکەی ئەوەی تر دەیان هەزار کوژراومان هەیە کە بە دەستی پاتیوەکی تێشەی ناوخوا کوژراون هەردوو لایەن ئەوە کوشتویانە بەڕاستی. لە ساڵی 91ەوە فایلی داهاتی هەموو گومرکەکانی کوردستان هەتا ئەمڕۆ بزانن لەکوێ و چی بەسەر هاتووە. فایلی گەندەڵی و دزی و بەفیڕۆدانی دەیان ملیار دۆلار لە 91ەوە تاوەکو ئێستا بزانن چی بەسەر هاتووە. فایلی شەهیدکردنی 67 گریلای پەکەکە لە ساڵی 1996 لە هەولێر کە تا ئێستا تەرمەکانیشیان دیار نییە. خۆشەویستە ئەی ترۆرکردنی نەزیر عومەر فرانسیس ڕۆڤ ئاکرەی هین ڕۆڤ کامیل وەداد حسێن و دەیان کەسی تر هەمومان ئەوان ئازاین بەڕاستی. فایلی شەهیدکردنی ڕێباز و هاوڕێکانی کە لە شەڕی ناوخۆیە چوون بۆی کە ڕێکەوتن کەن بە ئەسیری کوشتنیان. باو شەحنەی لێبام بگوێرن بەڕێزم. چەندین جار باسی کەریم عوسمانی هونەرمەندیشم کردووە کە لە شەڕی ناوخۆیە کەریم سنجاری و پارتی زمانیان بڕی لەبەرەوەی کە لە ڕادیۆیەکی تیا ئیشی کردبوو پاش زمانیان لێ کردەوە. خۆشەویستە ئەگەر مەلەفی زیندانەکانی ئاکرێ باسکەین ئەوە هەموومانە بێت تووشی شۆک بین کە لە زیندانی ئاکرەیە بنەماڵەی بازانی چیان کردووە لە خەڵکی قوربەسەر و خەڵکی دامە. زیاتر لە 50 ناوم لەلایە. خۆشەویستان ئەو ببورن بەڕێزان بورن کاک بۆچی ئەوەم لێم ئەم ئێوارەیە ئەوە وەزەکەی ئەوە شلوقە ئەی سەیرە بە قوربان ئەگەر بێت و ئەمانە باسکەین نازانم ناوکەدەم بۆ خوێنمەوەیان نە دەیان ناوم لەلایە لە عەبدوڕەحمان ساڵح حسێن قادر نووری حەمدی عەلی ساڵح عەرەب عەبدوڵڵا مەلا عەلی سەی عەبدوڵڵا بەدەیان ناوم لەلایە هەمووی ئەمانە بەدەستی پارتی و بنەماڵەی بازانی تیرۆر کراون و شەید کراون. خۆشەویستان بەڵام کات نییە ئێستا من دابنیشم ئەم هەموو ناوە بخوێنمەوە بەڵام پێشووتر بەنووسین بڵاو کۆتۆ یەکە ناوەکانیان ناوی سییانیان بەڕاستی کە وەختێ مەلا مەستەفا ئاش بەتاڵەکات کورد بەجێهێڵێ سامانی ئەو میلەتە ئەجزێ زیاتر لە 600 پێشمەرگە لە داخی ئاش بەتاڵەکە و مەلا مەستەفا خۆیان کوشتووە. خۆشەویستە بەڵام کەس باسی ناکە. باشە ئیتر ئەوە شێخستار لەسەر کتێب لە کەرکووک بنەماڵەی بازانی ترۆریان کرد سورانی مامە حەمە سەردەش عوسمان هەموو ئەمانە بەدەستی بنەماڵەی بازانی شەید کراوە.
باشە کوردەکانی ڕۆژهەڵات زیاتر لە 400 تا 500 کوردی ڕۆژهەڵاتیان کوشتووە لە ساڵی 1970 کە ئیدریس بازانی و هین مەسعود بازانی پێشپازاری ئێرانیەکە و بۆ سەر مەهاباد و بۆ سەر بۆکان و بۆ سەر ناوچەی هەورامان و ئالەم بابەتانە باشە کابرایەکیش هەبوو ناوی حەمە عەلی قەلەچەتانی بوو باشە پێشتر فەرماندەی بوو لای پارتی دوای وازی هێناوەتە ناوێکێتی لە شەڕی ناوخۆ پارتیەکان کوشتیان هەتا ئێستا تەرمەگەشی دیار نییە لە ناویان حەسەن کوێسانی و هاوڕێکانی لە 94 هەمووی بەدەستی بنەماڵەی بارزانی شەهید کرا باش حاجی برایانی شەرمەگا خۆشەویستان ئەمەش بۆ خۆی داستانێکی غەمناکە لە مێژووی ئێمەیە بەڕاستی کاتێ بەلام سەفا ئێوێ جەلال تاڵەبانی ئەوانە بکوژێت حاجی برایانی شەرمەگا ئاگاداریان بۆ یارمەتی داون باشە لە داخی ئەمە مەلام سەفا عوسمان عوزێری کەسێکی نوێن و ڕووناکبیر بوو لە ژیری لە زیندانە شەهیدیان کرد لە ساڵی 1970 کە بازانی مفاوەزاتی هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیە لەگەڵ سەدام حوسێنە کە یەتەوە ناوشار حاجی برایمی شەرمەگا بە هیچ جۆرێ حساب بۆ مەلام سەفا ناکە و تەنازولی بۆ ناکە و ناچێ بۆ لای پێش مردنیشی هەموو خزم و کەس و کارەکەی کۆ ئەکاتەوە ئەڵێ من ئەمرم داواتیان لێ یەکەم بە هیچ جۆرێ متمانە بە مەلام سەفا مەکەن و مەچن بۆ لای خۆتانی لێ دوور بگرن چونکە من ئەمانە باش ئەناسم ئەمانە هەتاوەکو ئەمانە مابن کورد ئیسلاحەت لە خۆی ناکە بەداخەوە لە دوای ئەوەی کە حاجی برایم خۆی ئەمرێ نامەیەکیان بۆیت بۆ مەجید ڕۆستەم ناوێت لەگەڵ محەممەدی حاجی برایم بۆ میوانداریەتیشی دۆستانە مەلام سەفا داوەتیانەکە بۆ لای خۆی ئەمانیش 10 نەفەرە بن وەکو میوان هەردەکیان بەڕێ ئەکەون بشن بۆ لای مەلام سەفا لە ڕێگەی خەلەکە مەلام سەفا هێزەکانی خۆی ئەنێرێ هەردە کەسەکان لە سیارە دائەگرن هەر بەدیری لەوێ هەردە کەسەکان شەهیدەکە ئەمەش ناوەکانیانە مەجید ڕۆستەم شەرمەگا محەممەدی حاجی برایم عمر أحمد الرستم محمد مصطفى ناسا بحمي سايق عبد الله كردة عمر رشيد كردة مام محمد أمين فتاحي حاجي الرزا أحمدي كراواناني برايم أحمد دانا أمانة هەندە کەسەکەیان بنەماڵەی بازەی شهیدیان نەکرد لە کاتێکە ئەم دەکەسە بە میوانی چوون خۆی داوەتی کردوون مەلام سەفا بۆیە کە ئێستاش متمانە لە بینی کەسان نەماوە ئەم ئاوە مەلام سەفا ڕشتێتی بەڕاستی کەسێک کە یاڵێ ئارام ئەحمەد کاکە تۆ وەرەوە بۆ کوردستان لە خزمەتا متمانی پێ ناکەی لەبەرەی مەلام سەفا کارێکی کردووە کە لە داوەتا خەرچیان کوشتووە کاکە نانەکەت ئەیاتێ گۆشتەکە بۆ برژێنێ کاتێک زانێ ئەو کوژن ئەی متمانەیان نییە بەڕاستی ئەمەیە ماهیەتی بنەماڵەی بازانی بۆیە کەس متمانی بە کەس نەماوە بەڕاستی چی نەماوەی کوردستان نەیکات هەمووتان ئەزان باشە مەلەفەکانی ناوچەی شەنگەڵ کە بنەماڵەی بازانی ڕێکەوتنی لەگەڵ تورکیا و داعشا کرد و ناوچەی شەنگاڵیان تەسلیمی داعش و ئەوانە کرد چ کارە ساتێک بەسەر خەڵکی ئەو ناوچەیە هات قەسم یەزیدیەکانە سەدان ژنجیرە ڕفێنرا اغتساب کران فرۆشران هەموو ئەمانە لە بازارەکانی داعش و دنیای عەرەبیە فرۆشران ئافەتانە هەمووی تاوانەکەی بنەماڵەی بازانی بوو باشە سەدان هەزار کەس ئاوارە بوو هەزاران کەس شەهید کران و کوژران چونکە بنەماڵەی بازانی ئەو ناوچەیان فرۆش بە داعش بەڕاستی بۆ بەژۆندەکانی خۆیان نۆکەرایەتی بنەماڵەی بازانی بۆ تورکیا تاوەکو ئێستا بەردەوامە خۆشەویستە باشە تەنها لە شەڕی ناوخۆی 92 زیاتر لە 750 گریلای پەکەکە شەهید کراوە بەدەستی بنەماڵەی بازانی و یەکێتی لە ئەو شەڕان بەیەکەوە لەگەڵ یەکێتیان خۆشەویستە باشە تاوەکو ئێستا ئەو بنەماڵەی بازانیە سەدان گریلای شەهید کردووە بۆ میتی تورک ئەمە بابەتێکە لە بەردەستمە بەڕێز کاک مەحموود ڕەزا کۆی کردوتەوە بۆی ئەویش زەحمەتی پێوە کێشاوە پێوەی ماندوو بووە من کە باسیەکەم وەکو خۆی ئەبێ هەمووتان بزانن کە ئەمە بەڕێز کاک مەحموود ڕەزا کۆی کردوتەوە زەحمەتی کێشاوە بەڵام من لێرەوە بە دەنجی خۆم بۆتان ئەخوێنمەوە بۆتان باسەکەم هەم دەستی ئەو خۆش بێ و هەم دەستی منیش خۆش بێ و سپاس بۆ گوێگرتنی ئێوەش خۆشەویستە
هەندێک برادر ئەنووسن کاگەرام لایڤەکەی یعنی لایڤەکەی منانینەوە بەڕێزانە خۆشەویستانەوەتە بەردەوام من کاکەیتە من چیتان لێکەم بەڕاستی لە 30 حوزەیرانی 1950 بازانی لە بەغا شەکدارەکانی خۆی ناردە سەر هەمزە عەبدوڵڵای سکرتێری پارتی و لە پارتی دەری کرد لەسەر جیاوازی بیر و بۆچوون ئەگەر پێش گەیشتنی چەکدارەکان بە بارەگای مەکتەبی سیاسی پارتی خوا لێ خۆش بوو هەمزە عەبدوڵڵا هەڵ نەهاتایە ئەکوژرا دوایی بۆ کوشتنی کەسێتی بازانی و پارتی ئەنواع و ئەشکال بوختانیان بۆ هەڵبەست ئەها ئێستا سوشیال میدیایە بەردەوامن پارتیەکان لەسەر بوختان هەڵبەستن بۆ بەرامبەرەکانیان چونکەمە کەلتوری مەلام سەفا و بنەماڵی بازانیە ساڵی 1963 پارتی لە ناو شاری سلێمانیە کەوتە ڕاوکردنی کادرە چالاکەکانی حیزبی شیوعی و ژمارەیەکی لێ شەیدکردن گوندی کانی ماسی خوا سلێمانی بووبووە قەبرستانی نەیارەکانی پارتی لەو بارەیەوە مەلا ئەحمەدی بانی خێڵانی لە بیرەوەریەکانیان ئەیژێڕێتەوە لای بازانیش کاتیان لە بکوژەکانی کادرەکانی کردووە ڕۆژێ کە لە لای بازانی هاتوتەوە لە ڕێگا تووشی قارەتە گەرانی بووە و بەرەو بارەگای بازانی ڕۆیشتووە دڵی خۆش بووە بەوەی کە وای زانیوە بازانی بۆ گرتن و سزادانی بانجی کردوون کەچی لۆلەوە بە دیاری بازانیۆ گەڕاوەتەوە وایە ئەمان ڕۆشت و شکال لای بازانی کەن کە پارتی ئەماکە بەڵام گەرانی کردووە بەڵام سەفا هەندی گەرانی کە شێعیەکانی باش کوشتووە بەڵام خەڵاتی کردووە دوای کەلبوونەکەی ساڵی 1964 سەرۆکی پارتی واتە مەلام سەفا کەسێکی ناردووە بۆ کوشتنی ناهیدەخانی کشی شێخ سەلامی شاعیر دایکی دکتۆر ڕۆژی نووری شاویز پێش فیشکی بەرەکەوێت بەڵام نەمرد ئەو کاتی سەکردایەتی شاویسی مێردەکەی تەک بەڵام لەگەڵ جەلالەکانە بۆ باڵی مەکتەبی سیاسی بۆ بەڕاستی هەرچەندە ئەمەش عیبە کە ئاچن بە مەلام سەفا ئەڵێ من پێم شتەکان پێوە ناوە بەڵام نەمردووە ئەڵێ ئەبووە بتە نایبەهینیەوە مەلام سەفا ئاوا سوکاتی پێکردووە بۆیە ئێسایش ئەوانەی کە دوای مەسول و پارتی کەوتون لە سوشیال میدیایە بەس باسی سێکس و ئەخلاق و پەلاماری ئەخلاقی ئەدەن لە مەلام سەفا بۆیان ماوەتەوە بەڕاستی مەلام سەفا هەتا مرد هەر ئەوی بلەو جەلە قەت نێ و برای مەحمەد و جەلات تەڵابانی هەر ئەوی بلەو جەلە بەڕاستی چونکە هەر هەمیشە بە سوکاتی سەیری خەڵکی کردووە باش ساڵی 1964 پارتی لە ماڵێکە هەریەکە لە عەلی حەمدی و مەحمودی حاجی تۆفیقی ڕفاندووە هەردووشیان بە یەکتیفا لە ناو شاری سلێمانی ئیشوکاری لقی چواری پارتی باڵی مەکتەبی سیاسیان بەڕێوە بردووە باشە لە یەکەم ڕۆژی ساڵی 1966 بە فەرمانی مەلام سەفا هەردووچیان گولە باران کراون هەتا ئێستا گۆڕەکانیشیان دیار نییە وەکو گۆڕەکەی باوکی ئاری هەرسین باوکی ئاری ئەوش گۆڕەکەی دیار نییە بەڕاستی عەلی حەمدی خەڵکی ئاکرێ کەسێکی ڕەنجدەر خوێنەوار و ڕۆشنبیر و کورتپەروەر بووە ساڵی 1943 یەکێک بۆ دامەزرێنەرەکانی حیزبی ڕزگاری کاتێک کە مەلام سەفا ڕەفاندوێتی لێپرسراوی لقی چواری پارتی باڵی مەکتەبی سیاسی بووە مەحمودی حاجی تۆفیقیش کارگەری هەمان لەق بووە هەردووشیان پێکەوە ڕفێنراون و پێکەوە شەهید کراون و ئێساش گۆڕەکان دیار نییە بەداخەوە پێم وایە لێرە هاتوڵە مەحمودی حاجی تۆفیق کە بازانی بێگۆڕی کردووە ئاراسی کوڕیشی کە یەک کوڕی هەبووە ساڵی 1985 بەعس لەسەر کۆمەڵەبوون گرتی و تا ئێستا بێسەر و شوێنیان لە سێدارە دراوە ئەوش شەهید کراوە ئەمانم باس کردو باسی خەلیل شەو باش و معینی و ئەمانم باس کردو پێش ناکە دووبارەی کەمەوە و باسی سکرتێری پارتیشم کردووە هی پارتی کوردستانی باکوور کە بنەماڵی بازاری مەلام سەفا کوشتوونی وەکو دکتۆر شوان و سەعید ئاڵچی ئەوانە باسم کردووە دوای ساڵی 66 مەلام سەفا چەند جارێک هەوڵی داوە جەلال تاڵەبانی بکوژێت جارێ نامەی ناردووە بۆ هەمزە عەبدوڵڵا داوای لێ کردووە جەلال تاڵەبانی بکوژێت لە بەرامبەردا ئەم لێی خۆشە بێت
نامەکە لە بەردەستە هاتە لە مێژووە نامەکە هەیە جارێکی تریش پاراستن پیلانی کوشتین جەلای تەڵەبانی دانەوە و فەشەری هێناوە بۆیان نەکراوە دوای دەرچوونی کتێبی پەنجەکان یەکتر ئەشکێنینی نۆشوام سەفا ساڵی 1997 بنەماڵەی بازانی لەسەر بەشی بە بۆنەی مردنی مەلام سەفاوە مەلایەوی جەلالی لە تەرازوودا نیازیان بووەکە لە لەندەن نۆشوام سەفا بکوژن بەڵام بەهڕەشی جەلای تەڵەبانی وازیان لەو هەوڵە هێناوە لە واقع لە ساڵی 1970 لە سلێمانیەوە مەلام سەفا کەسێ ئەنێرێت بۆ بەغا بۆ گەڕەکی کیفاح محەممەد حەسەن بزووری کوشتووە ئەڵێ ئەم جوامێرە بازرگانێکی گەورەی فێلی ئیلامی بوو خۆی و خێزانەکەی لە بەغا ئەژیان ساڵی 1950 کە پارتی بەڕسمی ئیجازەی لە حکومەتی عێراقی وەرگتووە ئەم یەکێک بووە لە داواکردنی ئیجازەکە لە دوای مەلام سەفا کوشتوێتی مەلام سەفا تەنانەت وەفای بۆ کوڕەکانی خۆشی نەبوو خۆشەویستان سێ کوڕی خۆی دەربەدەر کردووە هەستێکیەوە بوو کە کوژە چی کردم و باسکەم ئەمانە ئەو باسی 8,000 بازانیەکەی قۆشتەپە باسم کردووە کە بەڕاستی ئەویش خەتای بنەماڵی بازانی بۆ ئەنە کوژراون باش مەسەر ناوەکان ئەڵێ پارتی لە 1968 چوار گەنجی جوتیار و بێدەسەڵاتی گەڵاڵەی باڵەکایەتی و گەنجێکی دەربەندی باڵەکایەتی بە تۆمەتی جەلالی بوون گرتووە تەمەنیان لە نێوان 20 بۆ 28 ساڵ بووە لە مایسی 1969 بە فەرمانی دەسەڵات هەر پێنجیان بێسەویشن کراون خەڵکی ناوچەکە ئەڵێن کە ئەوانە زیندە بەچاڵ کراونە تا ئێستا گۆڕی شێندیان نییە دەڵێت چی خەڵکیان کوشتووە و کە نەڕۆن بنەماڵی بەتەنی خۆشەویستان ئەی هاوار رسول مصطفى رسول أحمد 1949 قادر حسيني ملا قادر 1945 عزيز حسين ملا محمد ناسو بفقي عزيز سلاميني 1942 حسن قاضي محمد أحمد ناسو بحسني ملا حاجي 1941 أنور رسول الشيخة صاي 1972 دوانزە کادری حزبی شوێی عێراق هەموو ئەمانە بەدەستی پارتی بنەماڵەی بازانی شەید کراون خۆشەویستان باشە ئەڵێ دوای مەدنی مەلام سەفا بە فەرمانی ئیدریس بازانی و بە فەرمانی مەسعود بازانی شێخ محەممەدی هەرسین کە ئەندامی لیژنەی مەرکەزی پارتی بووە ڕفێنرا و تا ئێستا بێسەر و شوێنە هەتا کوڕەکەشی نازانێت کە تەرمەکەی باوکی لەکوێیە کۆمەڵکوژی بنەماڵەی حەمەداغای مێرگە سووریش هەمووتان ئەزان کە ئەمانە چیان لەو عەشەتە کردووە کە حەمەداغا سەرۆکی عەشەتی شێروانی بووە وەکو عەشەتێکی گەورەی ناوچەی بلێوبازانە کە حەمەداغا وەکو لە مێژووە دیارەپیاوێکی زۆر کورتپەروەر و شۆڕژێر بووە و لە کۆماری کوردستانش لە مەهاباد پلەی سەربازی کۆڵۆنێڵی درابوویە و سەرپەرشتی بەرەکانی شەڕی سەقزی کردووە بەڵام دواییە بنەماڵەی بازانی ئاوای لەو عەشەتە کرد و هەمویانی قەت و عام کرد تەنانەت ماڵتانەوە بێ فاخیری کوڕی حەمەداغا گەیشتۆتە پلەی ئەندامەتی لیژنەی مەرکەزی حیزبەکەی مەلام سەفایش بەڵام لە ساڵی 75 هەمویان کوشتن و قەت و عامیان کردوون ئەڵێ لە ساڵی 1972 فاخر و سەعیدی برای و خەڵۆ برادۆسی خزمیان گیران و بێسەرشێن کران ئەمە لە 72 ئاڵێ على ئەساس ئەوانەی لە 70 چۆنە لەم تاریخە سەر مسلمانەوە بەڕاستی با لێم تێک نەچێ خۆشەویستان ئەڵێ فاخری کوڕی حەمەداغا گەیشتە پلەی ئەندامەتی لیژنەی مەرکەزی پارتی لە کۆنگرەی 8 ساڵی 1970 هەفتەیە پارتی هەڵبژێرا پێشتر ناوبانگی فاخر بە هەموو سەرکرداری شەڕە بە ناوبانگەکانی کۆڕەکی 64 و ئەوان هەندرێن و ئەنا بڵاو بۆتەوە کەسی جۆنێ ئازا بووە بارحاڵ نا 1975 واتە 3 ڕۆژ دوای ڕاگەاندنی ئاش بەتاڵ لەلایەن بارگەی بازانیەوە گول لە باران کراون هەر قسەکەی یەکەمە 75 ئەوانە شێت کراون ببورن بەرزان. 1975 ئەوەی هەولێری پەکێشم باس کرد. 1975 1975
محمد رحيم بيانو هفال جوجلا ئەندامی سەرکردایەتی پارتی لە ناوەڕاستی نەوەدەکان لە هەولێر کوژرا دوای کوشتنی نامێکی بڵاو بووەوە و بێزاری خۆی دەربڕی بوو. من ئەو نامەیەم بینیوە خۆشەویستان کاتی خۆی کە محەممەد ڕەحیم بڵاوی کردبووە لە ماڵەکەی خۆیان پارتی لە خەوا کوشتیان. ئەنجاڵێ نەقیب عوسمان نەوڕۆڵی بە هەمان سیناریۆی محەممەد ڕەحیم ئەویش لە هەولێر کوژرا پاراستن کوشتێتی. حتى مردنی کەسێکی وەکو جەوهەر نامیق بەو شێوە سەیر و کتوپڕە گومانەکان هەمووی سەرپاراستن و پارتی بنەماڵەی بازرگانی خۆشەویستە. حتى فەرەکەدین کاکەی بە هەمان گومانەوە تاوەکو ئێستا کەیسەکانی ئەمانە یەکلای نەبووەوە خۆشەویستە. فەریدن جوان ڕۆی ئەمانە هەمووی بەدەستی پارتی بنەماڵەی بازرگانی کوژران خۆشەویستە. فرانسیس شابا لەگەڵ ئەبوو نەسیری حیزبی شوێعی هەموو ئەمانە بەدەستی پارتی بنەماڵەی بازرگانی کوژران بڕواتە بێ خۆشەویستان. ئەوەندە لە بەردەستمایە لەسەر ئەم هەموو ناوە بنەماڵەی بازرگانی کوشتوێتی وەڵاهی پیا نازانێت لە چیوە باسی بکە. ئەمە وەداد حسین، ئەمە مامۆستا وشێر عەبدوڵ ئیسماعیلەکەی پێشنێژ و تارخوێنی مزگەوتی عومەر بندیانی لە هەولێر هەموو پارتی ئەوانشی کوشت. ئەو مامۆستا وشێر وانم بابەتە. ئەمە نوورینانەکەنی فەریدن جوانڕێک و باس ناکرێت دوتر کەمای سێقادر کە نەکوژرا و دوای بەریاننا ئەمە شێخ زانا کە پرەمای بازرگانی کوشتی ئەمە سەدەر عوسمان ئەمە بازان ڕەشید عوسمان و ئەمە هەموو شکری زەینەدین دەیان کەسی تر ئەمانە هەمووی بەدەستی پارتی بنەماڵەی بازرگانی کوژران خۆشەویستان. جاکرێ ئینسان چی بۆ ئەمانە باسکە خۆشەویستە. ما عەزیزان باشە بەڕێزان بنەماڵەیەک مێژوەکەی تەنها و تەنها ئێمە بین بخوێنینەوە 1 2 3 10 100 1000 2000 10000 20000 کە بنەماڵەی بازرگانی بەس کوشتونی تۆ ئومێدی چیت بە بنەماڵەی بازرگانی بێت؟ ئومێدی چیت پێ بێت؟ بۆیە ئەسمەوە سەر قسە و باسی یەکەمم خۆشەویستان لەبەرەوەی کە لە ئێساوە دابیشم هەتا بەیانی قورگیشم پێوە نامێنێ بەس ئەبێ باسی کوشتن و ترۆرەکانی بنەماڵەی بازرگانی کەم کە لە مێژووی ئێمە بەڕاستی ئەمانە چیان کرد. کەواتە لێرەوە ئەمێ ئەوتان پێ بڵێم کە کوردستان خەریکە قەڵ ببێتەوە بەتەوایمانە. ئەزانم کە هەموو پارتیێکی دا ئەبن بەژێر پێی خەڵکەوە چکەیتر خەڵک بەتەواوەتی هیچی تینوهینێکی تیان نەماوە لە حقەتە. بە جوێندان و سوکایەتی و ئیهانەکردن بە کەرامەتی خەڵک بنەماڵەی بازرگانی ناتوانێت دێژە بە تەمەنی خۆی بدات. لەبەرەوە ئەم قسەی من بە نەزەری ئەعتیبار وەربگرن. داوا لە پارتی هین عەفو لە یەشێتی لە گۆڕانەکە لەم حکومەتەی مەسئول بکشێنەوە بەڕاستی. ئەم حکومەتە خائین و دز و درۆزن و هیچ دەبارە نەبووە بەس بۆ مناقەهەوە چی و بۆ مەسئول بوو ئەمانە بەڕاستی باشە نەک بۆ خەڵکی کوردستان. چونکە خەڵک ئیتر پەرلامان ئەدات. لەبەرەوە دڵنیاتانەکەمەوە لە مۆزوعەکە وەزعەکە بەرەو خراپی ئەڕوا تەنها هەناسەیەک ماوە هەناسەیەک ئەگەر ئەمانە بتوانن ئەوە زۆر باشە. ئەگەر نە یەکێتی باجەکەی ئەدا سەرانی گۆڕان باجەکەی ئەدا بنەماڵەی بازرگانی بەتەواوەتی باجەکەیدا بەڕاستی. بۆیە داوام ئەوەیەکە بە زووترین کات لەو حکومەتە بکشێنەوە وە کۆتایی پێبهێنن و ئەوەیشتان پێ بڵێم خۆشەویستان ئەو کەسەی کە ئەنووسی ئەنا عێراقی لە بنەماڵەی بازرگانی زۆر شەریفترە چونکە وەکو وتم ئەوانە لە داخی بنەماڵەی بازرگانی وا ئەڵێن نەک ئەوەی کە خوانە خواسم بەسەر بڵێن کورد نەبن یا دژینێتەوەکەی خۆیان یا دژی خاکەی خۆیان بن نە لە داخی بنەماڵەی بازرگانی ئەڵێ ئەنا عێراقی تەواو مەجبورە ئەو خەڵکە بەڕاستی ئاوا بڵێت. تۆ 30 ساڵ چی کردووە زەحمەت نەبێ جگەر لە کوشتن و لە تعدا و لە ئالەبەردا. وەڵی خۆشەویستان بەندە پیاوی کەس نییە. جاوە زەلامی نووسی بووی بۆ ئارا مەحمەد لە شوێنێکا بە چاوم کە و کابرایەکی سمەڵ بابڕێ نووسی بووی وەڵی قەرزی بۆ نامزانێت لاهورە نەگەی پیاوی لاهور بم قەرزی خەڵکم بۆ چییە قابل لاهور نەتوانێت ئەگەی پیاوی من بەخێو وڵاتوانێت کە درۆکەن جوان ڕێکی خەن بەڕاستی. ئەگەر من پیاوی لاهور بم شاهانە بۆ خۆمەژین پێویستی بە قەز و قۆڵ و بێن و بەرەو ئەلم بابەتانە نابێت بە قوربان چاوە ڕاستەکەی بێت کە وەختێک کە درۆی ڕێگە خەن تۆزێ محتەرەمانە ڕێکی خەن
من پیاوی بۆ من مەسعود بازانی بم بۆ خۆم شاهانە ئەژیم چاوە چ مشکلێکم هەیە کاکە هیچ کێشەیەکم نابێت پیاوی لاهور بم هیچ کێشەیەکم نابێت و خەڵک لە خۆ نابێت پیاوی خەڵک کاتی خەڵک بە پیاوی یەکێکە ژیانی شاهانە بۆ خۆی بژێ خۆ خەڵک کەر نییە پیاوی لاهور بێت و بەڵام نانیشی نەبێ بیخوا ئەویش بۆ خۆی شاهانە بۆ خۆی بژی خەڵک کەرە یا خەڵک ئەحمەق نییە پیاوی مەسعود بازانی بێت و برنان نەبێ بیخوا بنمونە لانی کەم کاتێ پیاویشی بن بەبێ خۆ بەشە خواردنەکەی خۆی بنێ کاتە ئێوە دەست لە سوکایەتی و بێحرمەتیکردنە بە خەڵک هەڵبگرن بەڕاستی بنەماڵی بازانی و پارتی ئێوە تەواو بوون بڕواتان هەبێ یەین بۆ هەولێر بۆتان با باش ڕاستی بزن من لە خۆمە ئەو قسان ناکەم ئێوە ئەبێ بڕۆن ئێوە کۆتاییتان هاتووە والله ئەو لەشکرەی کە هاتووتە منتیقی کەرکووک و ئەوانەوە هاکە ئەگەر یەکێتی و گۆڕان و ئەوانە فریای کۆمەڵەشن نەکەون هاکە بەرەو هەولێر و بەرەو سلێمانی ڕۆشتی داژین یەکەنەوە تەواو تۆ هیچ نیت بۆسی تورکیا هاتوو بزانێت کەسێکە لەکەنێ بەچەنە کاکە سێ ڕۆژە کوردستان ئاسمانەکەی ئەقوڵێ لە منتیقی قەندیل و شەنگاڵ و ئەلەم بابەتانە نەیەکێتی نە پارتی و هیچ کەنۆکێتی نە گۆڕان یەک کەسێک قسە ناکات سەر ئەم مۆزوعە کەس قسە ناکات بەڕاستی ئەمە یەک کەسەت خۆشەویستە ببوورن من زۆرم قسە کرد بە زۆریش ماندوو بووم بەداخەوە کە خوێندنەوەی ئەم هەموو کوشتنە کاتی زۆری ئەوێ ماندووبوونی زۆری ئەوێ ئەبێ چەند جارێک هەوڵ بدەین تاوەکو بە تەواوەتی ئەم مێژوانە هەمووی ساخکەینەوە و هەمووی بدەین بۆیە منی تر کاتتان ناگرم لەوە زیاتر حرمەتێکی زۆرم بۆتان هەیە خواتان لەگەڵ خۆشەویستیم بۆ ئێوە 400 ملیارەکەیش ئەوە مەسعود بازانی خوارد زۆر کە دەمە پرسەلە کاگەرەمە 400 ملیارەکە کوا کاکە لای مەسعود بازانی بەساقە بوو مەسعود بازانی قسەی گیرفانی خۆی بۆ خۆی خۆن لەگەڵ خۆی پیاوەکانی و ئەلەم بابەتانە ئەرەوەڵە نازانم ئەوەم چی بەسەر هات ئەو مۆزوع خۆشەویستە باسم کردو پێشی کێشەم نیە دەی خواتان لەگەڵ و شەو شەوگەتان خۆش بێ عەزیزان